کە شتیش بێسەحەب و بێستانێک لە لادێ کە بەرەڵا بێ هەچ کەسە بەلایە ڕواگەر هیچی پێ نەبێ شەڕواڵەکەی داکەنێ پڕێکە لە کاڵە کوشوتی و ئەیباتەوە بۆ ماڵەوە لە بەرەوەی سەحەبەکەی لەوێ نییە بەرەڵا کراوە کوردستان بەرەڵا کراوە کاکە ژیان بێسەحەبە لە بەرەوەی بێسەحەبە هیچ کەسێ لەسەری هەڵەیاتێ نەخۆشیێکا بە سەحەبی بەس ئەوەی کە لە کوردستانە هایڤ لایڤەژی هەدەفەکەی دیارە چییە ئیتر پێویست ناکە من بێڵێم هەدەفیان دیارە ئەم برادەرانە چی ئەکەن و چی ناکەن نازانی چیەکەن خەریکی ڕاو ڕوود و خەریکی ئەوەن کە پارە کۆکەنەوە هیچ مێژیان بە میلەت نەماوە و گەنج هەمووی ڕۆی لە ئیجۆمیجا خنکا و شارەکە من پێم وتی بێستان بەرەڵا بوو هەچ کەسە بەشی خۆی لێبا لەبەرەوە هەمە ڕاخەن وەڵا عێراق جرم و جوولەکە عێراق با جرم و جوولکە خۆ نەهاتووە کۆمۆ بگرێ خۆ نەهاتووە بیرێنەوتەکان بگرێ دۆ ئەمڕۆ بێ و سبەی نێبێ ئەگەر بێوێ بیگرێ هەرەیگرێ لەبەرەوەی من خۆمی هەچێکم لەوانەی کە زۆر پەشیمانم کە پێشمەرگە بووم من هێچێکم لە جەلالێ کۆنەکان من لە کاتێکا من ئەو کاتەی من پێشمەرگە بووم پێشمەرگە پیرۆز بێ بەزێستا پێشمەرگە پیرۆز نییە وڵی داواکارین حکوومەتی تورکیا دەست بکێشێتەوە لەم کۆمەڵکوژیە دەست بکێشێتەوە لەم تاوانکاریە ئەیکا بەرامبەر بە کورد هیوادارین دەوڵەتی کوردی خۆشمان هەڵوێستی هەبێ هەڵوێستێکی هەبێ کە نێڵێت سوپای تورکیا قاچ بخاتە خاکی هەرێمی کوردستانەوە بۆ داگیرکاری بۆ ئەوەیە کوردستان بە بۆنەی پەکەوە بە بۆنەی ئەم شتانەوە کە بێتە پێشەوە لای لە کوردستان داگیرکە یعنی بێ هەڵوێستی حکوومەتی کوردی خۆمان وای کردووە کە ئەوان لەشکرکێشی بتوان بکەنە سەر هەرێمی کوردستان ئەگەر حکوومەتی ئێمە هەڵوێستی هەبێ ئەوان ناتوانن لەشکرکێشی بکەن بەڕێزم وڵی داواکارم لە هەموو حکوومەتەکان نەک هەر لە ڕێکخراوەکان لە هەموو حکوومەتەکان لەسەر کورد بێنەدەن هەر کوردی ئێرە نییە کوردی ئێران نییە کوردی تورکیانە هەموو کورد یعنی زوڵمی لەکرێ لەلایەن حکوومەتەکانەوە هەمویان زوڵمیان لەکرێ هیوادارین هەمویان بێنەدەن لەسەر کورد و مافی کورد پێشێل نەکرێ جارێکی تر وڵی من وەکو هاوڵاتیی کورد دژی ئەو کارم ئێتر بە هەموو توانام پێم ناخۆشە و کاراکە وڵا هەڵوێستیان یەک بێ وەکو قەومیەت وەکو نەتەوە ئێتر دیفاع لە خاک و نەتەوەی خۆ بکەیت دیفاع لە کوردستان بکەیت کوردی ئێرە و تورکیا و ئێران و عێراق هەموو یەک نەتەوەیە ئیتر ئەمە جیاوازینە لە بینی کووردا دژی ئەو کارم کە تورکیا بەرامبەر بە ئێمەیکە ئێمە دیفاع لە خاکی خۆمانەکەن دانیشتون و حەقی هیچ وڵاتێکیشمان نییە ئیتر ئەگەر وڵاتانی ژوازمان لێبێن دانیشتون ئێمە بۆ خۆمان لەسەر خاک و وەتەنی خۆمان ئەگەر بزەنجین ئاجینە دژی هیچ کەسێک نین بەرامبەر بە هیچ قەوم و نەتەوەیەک نین ئێمە ئینسانین وەکو ئینسانێت قساکەم ئیتر پێویست ناکە ئەمە تورکە کورد عەرەبە فارسە وەکو کورد ئێمەش کوردین خوا دروستی کوردین بۆ زمانە ئیتر دژی ئەو کارە کە تورکیا بەرامبەر بە میلەتی کورد دەیکات